کارگەی ئاوەتەماتەی شارەزوورە ڕۆژانە نزیکەی 150 تۆن تەماتە لە جوتیارانی پارێزگاکانی هەرێم و ناوەڕاست و باشووری عێراق وەردەگرێت. لە یەکی شەشەوە بەپێی کات و شوێنی پێگەیشتنی تەماتەکان دەست پێ دەکەن و تاوەکو 15 نۆ تەماتە لە جوتیاران وەردەگرن. یەکەم جار بەرهەمی دهۆک و ناوەڕاست و خواروشەوە تەماتەمان لێ، بەڵام بەرزبەتی هەرێمی کوردستانەوە تەماتەی هەولێر و دهۆک دەست پێکە 15-20 ڕۆژە بەدوایەوە تەماتەی شارەزوور و پێنجوێنیشمان بۆیێت. دوای شارەزوور پێنجوێن، چونکە پێنجوێن پێستانترە درەنگتر تەماتەکەی پێگا. توانای تا وەرگری کارگەکەمان 150 تۆنە ڕۆژانە. ئەم ساڵ سەرەڕای گۆڕانی کەش و هەوا و وشکە ساڵی و نەبوونی ئاو ئێمە تەوەقعمان نەکرد کە جوتیارە بەڕێزەکان ئەوەنە تەماتە بکەن. بەرهەمێکی تەماتێکی زۆریان کردووە. بەرپرسانی کارگەکە ئاماژە بەوە دەکەن ئەوان خۆیان شەتڵی تەماتەکانیان داوەتە بەشێک لە جوتیاران و تەماتەکانیشیان لێ وەردەگرن. دەڵێن لەگەڵ ئەوەی بەرهەمی زۆربەی جوتیاران وەردەگرین و ساغی دەکەینەوە، بەڵام حکوومەت هاوکارمان نییە. ئەم کارگەیە زۆر گرنگە بۆ ئەم ناوچەیە، چونکە هەلی کار ئەڕەخسێنێت، دەشتەکان ئەبوژێنێتەوە، کشتتوکاڵی ئەم ناوچەیە ئەبوژێنێتەوە. بۆیە ئێمە هەستان بە دروستکردنی ئەم کارگەیە. بەڕاستی ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێگە لەم کارگانە بداتەوە، ئێمە بۆ ساڵانی ئایندە دەتوانین هەلی کار زۆر دروستکەین، دەتوانین ئەو تەماتانەی کە ئێستا وەری ئەگرین چەنە بەرامبەریکەین بۆ ساڵانی ئایندە. لە تاقیگەی کارگەکەدا چەند پشکنینێک بۆ تەماتەکان دەکرێت پێش ئەوەی بکرێنە دۆشاو، وە خۆیان دەڵێن لە جۆر و کوالیتی تەماتەکان و پێگاتەکانیان دەکۆڵنەوە. تەماتەی ئێمە وەریەگرین پێویستە تەماتێکی تەواو پێگەیشتوو بێت، نابێت تووشی کەڕ و فتریات و حەشەرات بوو بێت. پێویستە تەماتەکە تێکوڵی تەنێک بێت و تۆوی کەم بێت، هەروەها گۆشتی تەماتەکەش زیاد بێت. تەماتەکە دوای وەرگرتنی بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێت تا دەگاتە قۆناغی خەستکردنەوە. ئەندازیارانی کارگەکە بەم جۆرە باسی قۆناغەکان دەکەن. دوو حەوزە جوان ئەیشۆینەوە، دوایەوە لە ڕێگەی دەستەوە پاکیەکەین، شەقەڵەکەی لێجیاکەینەوە، دوایەوە لە ڕێگەی نۆزڵەوە جوانە شۆردێتەوە سەرەکەوێت تا ئاگاتە کراشەر. لەوێ کراشەر وردی یەکات و جوان ئەیژنێ. دوای ئەوە لە ڕێگەی میکسەرەوە تێکەڵەکرێت و گەرمەکرێت بۆ 80 دەرەجە. دوایەوە لە ڕێگەی فلتەرێکەوە مەسفێکەوە تڵپەکە و ئاوەکە لە یەک جاکرێتەوە. دوایەوە ئەنێردێت بۆ قۆناغی خەستکردنەوە. لە قۆناغی خەستکردنەوەیە بخاری دێت بە 3 مەرحەلە، بریکسی بەرزە بێتەوە تا ئەگاتە سی. ئێمە دوو شێوازمان هەیە دوایەوە، یان ئەیکەینە بەرمیلەوە غەزنیەکەین، دوایەوە بەکاری هێنینەوە، یان ڕاستەوخۆ ئەیکەینە قوتووەوە. بە وتەی بەڕێوەبەری کارگەی ئاوەتەماتەی شارەزوور، ئەوان سندوقی کۆکردنەوەی تەماتەکان بەبێ بەرامبەر دەدەنە جوتیارەکان کە خۆیان بەرهەمی دەێنن. لە سەعاتێکدا 400 قوتوو لە کارگەکەدا بەرهەم دەهێنرێت. ئێستا لەسەر جەم پارێزگاکانی عێراقدا هەیە بە ناوی دۆشاوی تەماتەی شارەزوور بۆ کوردستان و بە ناوی دۆشاوی تەماتەی بەغدا بۆ عێراق بەرهەمی دەێنن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.